سڵاتان لێ ببینەرانی خۆشەویست ئەمڕۆ بەڕێز دکتۆر زانیار نووریم لەگەڵە کە پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوە باسیێواکەین کە بۆچی هەندێکە زوو برسیانە بێ هەندێکی تر توانای و بەرگەگرتنی برسێتیان باشترە و دواتریش ئێنە سەر جۆری خواردنەکان ئەگەر کاریگەریان هەبێ لەگەڵ جۆری کارکردنی ڕۆژانە و ڕۆتین ڕۆژانە. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس. پێم بڵێ من و تۆ ئەشێکەمان زووتر برسیمان بێ یاخود ئەکەوێتەوە سەر دیوی ناو بابەتە هەناویەکە کە ڕەنگە هەریەکەی خۆی بۆ خۆی ئاگادار بێت کە چەندێک بەرگاگرێت. بەتاکی دەگێتە سەر دیوی ناوەوەی چێتە سەر بابەتی هەناویەکە بە بیچمی زەلامەکە بە تەمەنی ئەم شتانە زۆر کاریگەری نییە. ئێمە برسیبوون یەکێکە لەو پەرچەکردارە گرنگانە کە مرۆڤ بەکارێنە بۆی بزانێ مەوعیدی ناخواردنێتی. ینی خۆی گەورەوە دروستی کردین کە پێمانەڵە وەکو سەعاتێک تۆکەی سەری ناخواردندا. بەڵام کێشەکە لەوەیە دایمە بۆ کاتی ناخواردن لێ نایە ئەو سەعاتە. زۆر جار هۆکاری تر پەیوەندی پێوەیە ئەویش ئەوەیە تۆ چەندێک ئەو خواردنی پێشتر خواردوتە سەرفی ئەبێت. ئەمە پێوترە فیزیکەڵ ئەکتیڤیتی لێڤڵ هەتا وەکو تۆ جوڵەت و حرەکەت زۆرتر بوو بێت بەتاکی زۆرتر برسی دەبێتەوە. بۆیە تۆ هەموو برسیبوونێک هەموو کاتێکی ناخواردنت بەڵانسێکە لەبینی ئەوەی تۆ پێشتر چیت خواردووە و چەندێک سەرفەکەیتەوە. زۆر باشە. لە نووسینێکتا باسیێواکەی ئەڵەی ئەگەر لە پارشێوە تۆ بەرخێکیش خۆی کە ڕۆژ بۆ وردە هەر برسیتە بێت. بەڵە زامن ئەوە نییە وایە. کەواتە چەندێتی خواردنەکە گرنگ نییە؟ بەتاکیت یەکێک لە بەشە گرنگەکان تەمان ئەوەیە تۆ چی خواردووە. تۆ ئەگەر شت نەخۆیت یا خواردنێکی سووکە خواردبێ بە تاکیدەوە خێراتە برسی دەبێتەوە. هەرچەند ئەمە ڕوڵێک نییە یاسانیە بۆ هەموو کەسێک. بەڵام ئێمە یەک شت نقطە گرنگەتیایە ئەوەیە کە برسیبوون تەنها بە ورگەوە نییە چیت خواردبێت. برسیبوون کۆمەڵە فاکتەری ترکاری تێکە لە بۆنکردنی خواردنەکە و کاری تێکە لە بینینی خواردنەکەەوە لە بۆنکردنی خواردنێک کە دەمەوێنە و خواردبێت بۆنێکی خۆشی هەبێت لە کات و ساتی نانخواردنەکە کاریگەری هەیە. هەندێک نەخۆشمانەیە هەندێک کەسمانەیە ئەڵێ مکەگاتە کاژێر 12 یەک ئەوانە معیدەم جەڕەز لێیە. ئەمە کاژمێر بایۆلۆجیەکەیە کە ئیشەکە ئەمە ڕاهاتنێتی ئەمە خۆی نانخواردنەکەیە کە بەتابەتی لە میلەتی ئێماوە زۆر سەقەچکێمە زۆر بەمان میۆڕوانن ئیلا هەر شتێکە خۆی. ئەوە هەمووی وایە ئیعازە بۆ نێرە بڵێ کە تو ئەبێ نانخۆی ئێستا مالعلم جاری وایە تێریت ئەڕووی بە ڕێگا شتێکی باش خوارە برنج و فاسۆلایە کە خواردووە ئەڕووی بە ڕێگا عەسربوونی گۆشتی بشاوی حەزەکەی بیخۆی برسی دەبێتەوە جارێکی دەر. هەروە فاکتەری تریش دەورە بینێ لێ ئەوی ژەوەی مێمۆریت لەگەڵ ئەو خواردنەیە زاکرێت لەگەڵی یاری بۆ نمونە جاری وایە تۆ لە زروفێکە لە شوێنێکە دانیشی لە جەوێکایی لەو جەوا حەزی لە چا خواردنەوە بووە کاچیتەوە ئەوە وەکو مێمۆری نوێش کردی ئازە نێرێتەوە حەزی لەو شتانوانە پێیان نەوترێ بە نزی هیدۆنکس یعنی گەگلانە بۆ تۆ تا ئێستا بەشەر بۆ وایە ئەو شتانە هەمووی کارەکاتە سەر شێوازی خواردنەکەی بۆیە زامن نییە بەرخەکە بخۆی زامن نییە برسید نەبێتەوە. زائیدەن هۆکاری کە ئەوی کە باسم کرد لە هەمووی گرنگتر ئەوەی چەندێک خواردنەکە ئەسووتێنیت. باشە وتت کە جۆری خواردنەکەش کاریگەری هەیە چ جۆرە خواردنێک ئەکرێ هەرسی خاو بێت وا لێ بکات درەنگتر برسید بێتەوە. خواردنی مرۆڤ تەقسیمە بێ بۆ 4 دانە بەش 5 دانە خۆیتان یەکیان لە ئێمە زۆر باو نییە 4 دانە یەکیان ئاوە یەکیان پڕۆتینە چاوریە و یەکیان کاربۆیدرایتە نیشاستەکانە. ئەمە پیانوترە ماکرۆنیوترینس ئەمە ئەساسیاتە ینی مرۆڤ بەمانە ئەڕوا بەڕێوە. ئاو ئەگەر لی دەرکەین چکە ئەو وزت نادێ بەس با بڵێن بەشێکی گرنگە بۆ ژیانمان سیانەکەی تر کە وزە و پێخ ئەبەخشن و واولێکات و برسی نەبێتەوە لە هەمیان گرنگتر پڕۆتینە. کاربۆهیدریت کێشەکەی لەوایە تێر ناخۆی لێ قەت بۆیە لە برنج و نان دایما مشکلەیە ئەگەر ماسی خۆی بەتەنیا ئەو تێربوونێت بۆ ناکە بەس کە نان ئەخۆی پێوەی هەست و وینێکی تامێکی تر تیادێ کەواتە نانەکەیە کە زیاتر ئەدێڵێتەوە کە تێر ناخۆی بێت کێشەکە ئەوەیە بۆیە لە برنج تێر نابی ئەمڕۆ هەت بووە بانیش حەزیلێ دوو بانیش حەزیلێ ئەوەیە کێشەکە. بەڵام پڕۆتین وانە بۆ لەبەری پڕۆتین کە بەسمان پڕۆتینیان لە گۆشت و هێلکە و ئەوانەیە تەبیعەتێکی هەیە هەزمبوونی سەریعنی ینی هەرزبوونی خێرانیە بە خاوی هەرسەبێ لەبەرەوە واد لێکا زۆرتر تێربوون دەهاتێ زۆرتر واولێکا کە تۆ بیری خواردن نەکەیتەوە کە ئەو خواردنانە ئەخۆیت. دیسانەوە پێتەڵم ئەمە لە ڕووی بوزەکەوەیە بەڵام لە ڕووی خۆی زەلامەکەەوە شتێکی ترە خەڵکی هەموو ڕۆژی گۆشتە خواڵە ناتوانم کەواتە بە تێکەڵی هەمووی دەوری هەیە. خواردنێک هەیە کە
تێری شت بکە و بەڵام خەڵەوی شت نەکا لە هەمان کاتە شتی وە هەیە زۆر زەحمەتە جاران بیر لەوە ئەکرایەوە ئەگەر تۆ بۆ نمونە بەس زەڵاتە بخۆی بەس میوە بخۆی یاخود با بڵێن خواردنەکانە بەس شۆربا بێت ئەوە تۆ ماوەیەک لەسەر ئەوە بیت وەڵا قڵەو نابی تێرتەکە تەڵەن ئەم خواردنانە تێرتەکە قووەتی زۆر نییە زۆر قەڵەو بکە بەڵام جسمی مرۆڤ وا ڕاهاتووە لە ئەخیرە لە دوای 2 ساڵ لە پارێزکردن لە بچووکترین زەڕەی خواردن ئیسیفادە وەرەگرێت بۆیە لە ئەخیرە هەر قەڵەو دەکاتەوە باشترین بۆیە باشترین دایت باشترین خواردن ئەو خواردنێک کە بەڵانس بێت یعنی تۆ لە هەموو شتێک خۆی بە تێکەڵی بەڵام بە بچووکی بیان خۆی زۆر باشە با بێنە سەرەوەی هەرچی کەسێک بۆ کەسێکی تر ئەشێ فەرقی هەبێت واتەیەکێک کە هەمان جۆر خواردن بخوات و بە هەمان میکانیزمیش بە هەمان بڕیش دوو کەس ئەگەر بنمونە حەجمیشیان وەکو بەڕێزی باسی وەکو یەک بێت ئەکرێکیان هەرسی خێراتر بێ لەبیتر تاکی دووتەوە تەمانێکە لە پرسیارە مهمەکانەمەیە چکە هەندێک شت بڵاو بۆتەوە باس دەوە ئەکا گوایە بە گشتگیری تۆ ئەمە بخۆ پاشێ و بەڕبان ئاوا تۆ ئەمە بکە برسی نامشتی وانی لە مرۆڤاتیە یەکێک ڕۆژە لە ڕۆژان پزیشکێتی کردبێ ئەزانێت هیچ نەخۆشیەوەکو ئەوی تر نییە هیچ لاشەی مرۆڤێک و ئیشکردن و جوڵەی و هەستی هۆشیشی وەکو ئەوی تر نییە بۆیە ئێمە ئەو خواردنەی کە بەکارێنین لەوە ئەچێ کەسێک بە ناوساجیەک لە پاشێوە زۆر بە باشی ڕای کێشێتە بەربان کەسێکی تر یەک دنیا خواردن نەخوا ناتوانێت تاوەکو بەربان بەرگە بگرێت سێرەی لە دوای نۆڕۆ دەستەکە بە برسی بوون سروشتی مرۆڤ وایە یەکێک تایەکێکی تر جیایە بۆ یەک پلانی خواردن بۆمون کەسێ نابێت یەک شێوازی خواردن بۆمون کەسێک نابێت بۆی ڕوونتر بڵم وەرە سەر لایەنێکی وازەح کە لا هەمومانەیە تۆ ئەگەر کەسێک بی مۆزەفێکی تاکشەفتی بی یعنی بەیانیان سعانۆڕوو بە دایرە هەبزام داوام بۆ بە سعادیە گێتەوە ماڵەوە ئەم کەسە ئەگەر شتێکی کەمی خوارد بێ پاشە و ئیشەکەی ئۆفس بێ ینی بەس دانیش بێشت بنووسێت عیلاکە بێ ناڕەحەتە بێ لەگەڵ پاڵ بەڵام ئەو ئەگەر ئیشێکی ترینە لەکانە لە یەکی نیۆڕۆ بنی هەتاوکو کاتی بەرمان بۆ نمونە نووسن پریزەروی ئەنەرژی دەکانی وزەت هەڵەگرێ ناڵە بیسووتێنیت بەرسید بێتەوە بە ئاسانی بەڵام وەرە کەسێکەوە کومنیتوین کە خەفارە دەگرین کە دوو شەفتی دەوامەکەین یاخو کرێکارێکە لە بانی وەسوڕێت و تایوەڕیان مرورێت ئەمە چۆن تۆ قەناعەتی دێتی وەڵە تۆ برسی نابێت تاوەکو مامی ئێوارە لەبەرەوە پاشە بە مۆز بکە یان شتی وە علمی نییە بە تاکید کەواتە هەموو بە ڕۆژوو بوونێ برسێتی لەگەڵایە بە تاکید بەڵام هەندێکیان خراپترن هەندێک تا هەندێک خراپترە ئەز مرۆڤێک تا کەسێکی تر فەرقی هەیە باش ئەو سەرێشەیە کە لە کاتی ڕەمەزانە تووشمانە بێ بۆی برسێتیەوە بەشێتە نابرسێتی بێ یان نەخۆشیێک بێ ئێمە نەمانزانی بێت تاوان ئەمە ژوابەتێکی گرنگە بەڕاستی وەکو ڕێنمایی لەسەری نییە تا ئێستا ئەو سەرێشەیە چکە لەبەری شتێکە چۆن ئەڵی تازە وەکو لە کۆڵینوی لەسەر ئەگرێت بەڵام بە شێکی گشتی توانین بڵین سێ جۆر ئەگرێتەوە جۆرێکیان ئەو سەرێشانەیە کە نەخۆشین ئەو سەرێشانەیە کە نەخۆشیە پەیوەندی بۆ نمونە لەوە چە بە ڕۆژوو زەختە بەرز بێتەوە کۆڕۆنات گرتە بێ بۆ نمونە حاڵەتێکی دەست شەکر بەرز بوونەوە تێکچوون ڕوویابێ ئەمانە نەخۆشین لەبەرەوە بۆ بریابی بێ بەڵام دوو سەرێشی ترێ زۆربەی نەخۆشەکان خوانی زانەوە من بەس ڕەمەزانان وان لێ یەکیان بە تایکید پەیوەندی بە برسێتیەوە هەیە کە تۆ برسیت بێ خەوت تێکچوو بێ کە هەمووی لە ڕەمەزانە ڕۆئەیە خواردنەکانە جۆری گۆڕا بێت جاران بە شتێکی بەسیت دەبرێت لەستا ئێوارە و پاشە و شتی قورسە خۆی چا خواردنەوە مۆعید دوای کەوتووە کە هەمینی با بڵێن کافاینەوە پێ ڕاهاتن ئەمانەوە لێکا سەرێشیە کە بۆ یانێ وەکو سەرێشی تێنشنێدەی وایە سەرێشی بەستەرەی ئەوەی کە خەڵکی خۆمانێتی دوای نانی نیۆڕۆ ئەڵێ چاوێکی بۆ گەرمەکەم باشە بن ئەمە مەترسیدار نییە ئەمە پەیوەندی بەوە هەیە تۆ جسمە بەوە ڕاهاتەوە ئێستا گۆڕانکاری تێکەوتووە بەڵام سەرێشێکیانەیە مەترسیدار نییە بە زۆر ئیسعاجە کە لە ڕەمەزانە زۆرە تەواوی پڕەکەن بەداخەوە نەخۆشەکان ئەوش سەرێشەی شەقیقەیە ئەوە یەکێکە لەو سەرێشانی زۆر تاقەت پڕوکێنە زۆر عەزێتدەرە بەڵام مەترسیدار نییە لە ڕەمەزان بکەینەوە ئەمە سەرێشەی برسێتیە خود هی جاکردنەوەی ئەوڵ و ئەخیری ئەمانە تەمان لای دکتۆرە ینی خەڵک نەخۆش زەحمەتە بە زۆکو زانیاریە دەکرد بیەوێ عادەتەن سەرێشی شەقیقا سەرێشەیەکە کۆمەڵی هاوڕێی لەگەڵە چۆن ئەڕشێتەوە دڵی تێکەڵێ هێزی پێ نامێنێ بۆ ستێ بە پێوە بەرچاوی زیگزاکە کاو ئەگۆڕێ و وێنەی غەریب ببینێ لە ناویان و سەرێشەکەوای لێکا خۆخواتی کەس قسە ناکا لەگەڵی تەحملی ڕووناکی ناکا ناتوانێت سەیری مۆبایلەکە بکە ئیشی پێ ناکرێت لە پەلوپۆوەکەوێت ئەویان وایە تەمان ئەویش دەرەجی تیا دکتۆراوە هەمانە لە بیداتی ڕەمەزانە خراپە دوای وا نامێنێ هەمانە شەقیقە زۆر بە سووتیەگرێ نەخۆشیە ئەڵە دکتۆر من شەقیقەگرم 20 ساڵە لەگەڵ مایە و
بە یەک دەنێت پاراسۆڵ چاکە بن ئەمەش وەکو پێم وتی سروشتی مرۆڤ وایە ینی کەسێک وەکو کەسێکی تر نیە بۆیە بە گەشتگیری نابێ باس بکەیت. زۆر باشە. جۆری خواردن کاریگەری لەسەر تەمەنی مرۆڤ بەتاکید تۆ خواردنەکانت وەکوتم یەکەم بەڵانس بێ ئەوە زۆر مهمە هەتاکو بەلای شتە قورس و چەور و بەقۆتەکانە بڕی مەجای ئەوە نایی ئەوەنە ئەنتی ئۆکسیدەن بۆ دروست ببێ ینی دژە باڵێن دژە ژەهرەکان کە لە جسمی خۆتە ئەوە زۆر زەڕورن بەڵام تا خواردنە ڕاهێ نابێ بەشتی سووک و بەسیت و تەڕ و بڕوانە زۆرتر تەمەنیشی باشە بێ و عمریش خۆی مهم نییە مهمەوە ئەو تەمەنی هەتە بە تەندروستی بێت دەست بەکواڵەتی یەکێک لەو بەڵدانە کەوا بزانام لەلای ئێوەش لە مناڵانەوە یەکلا بۆتەوە مێدیترینیان دایتە خواردنی دەریای ناوەڕاست ئەوە یەکلا بۆتەوە تا ماسی و خۆت و سەوزە و خەیار و ئەمانە خۆوەکو بە نەخۆشەکەمت دکتۆر جاوەشتە ناخۆشەکانن بۆ خۆشەکان وانە بوون ئیتر ئەمە مرۆڤ بۆ وا دروست کراوە ئەوە نازانی هەتاوکو تۆ ئەمانە بەکاربێنی ئەو شتە تەندروستانە ڕەم و ڕوو جوانترە بێ پێستە جوانترە بێ قیافەتە باشترە بێ مەزاجی باشترە بێ زۆر کەس زانشتی خۆشخوا مەزاجی باشە بێ وانە تەمەڵتەکە بێتاقەتەکە وەڕستەکە بەڵام تا سەوزە و شۆربە ئەمانە بخۆی زیاتر مەزاجیشی باشتر با کۆتا پرسیارم بێ هەنێک کەزەیەم ئاڵێ من قەت میوە ناخۆم میوە بەشێکی زۆر گرنگی خواردنە یاخود وەکو هەنێ پزیشکەڵێن بۆ قەڵەوی خراپە و شەکری زیایی تیا و ژەرە میوە بە تاکیدی یەکێکە لە خواردنە هەرای گرنگەکان چکە خۆی ڕێژێکی باشی ئەنتیۆکسیدەنتی شیرینەکانیش وە شیرینەکانیش و میوە یەکێک لە نەحمەتەکانی ئەوەیە تێرتەکە ینی بە خواردن ناڵە پەنابەری بۆ خواردنەکانی تێ بەڵام کێشەی هەیە یەکێ لە کێشەکانەوە خەڵک وەکو پێم وتی زانیوێتی کامە زۆر تەندروستە زۆری لێ ئەخوا نابەتاکی کە تۆ زۆری لێ بخۆی هەمووی ئەبێتەوە بە هەر کاربۆیدرێتە هەر حسابە لەسەرە پاشان مەرجنەوەی کە میوە بخوا بە تەنیا مەسەرە دووری بخاتۆ لە نەخۆشی دروستبوونی نەخۆشیەکان وەکو شەکرە و سەختوانە زۆری پێویستی بە خواردنەوە نییە پەیوەندی بە بۆ ماوە و تێکچوونی جسم و بەوانەوە هەیە بۆیە هەموو شتێ بە بەڵانس خۆی ئیسیفادەیە تەرککردن قەت باش نییە بۆ ئینسانی تەندروست کەواتە میوە تەرک نەکەین بە هیچ شێوەشتی وامان نەبووە لە هیچ زانستێکە فڵان خواردن تەرکە تۆ تەندروستکرەبی گۆشت تەرکە تەندروستە بیشتی وامان نییە هەمووی بخورێ بەڵام بە بەڵانس و بە تێکەڵ پێکەڵی نەبێت شتێک ماوە کە من نەمپرسیدە تەنها ئەوەیە کە خواردن مەوزوعێکی زۆر گرنگە بەڵام سادەیە پێویست ناکە نەخۆش لە خۆی قورسکە ناکرێت نەخۆشی شەکری 450 بێ خەفەت خوا لەبەروی ناتوانێت شووتی بخوا یان تۆ دەسەڵکی شووتی خوا بێ بەچەند بێ بە 5 ساڵ یعنی ئەوەکەی مەوزوع لەویە بۆیە خواردنەکانە بە سادەی خۆ بە تێکەڵی مێخۆ ئەو دەستوری خواردنی خۆمان غەڵەتە ئەوە مەکە ئەو هەمووی پڕەوە چڕە و بە سەرێکایە ئەژنا شتێکی کێشەنی هەموو شتێکە توانی خۆیت و چارەسەر بۆر با کۆتا پرسیارم بکەم لەسەر سفرە یەک جۆر خواردن یا چەند جۆرێک بێت بە تاکی تا ڕەنگ بێ باشترە بەستمەوەی بریانی و ئەها ئیتر دووسێ بابەتی تردانن ئەمە تەندروستە ڕەنگ بێ لە چڕەکان نەخێر بەنمونە تۆستە داوەتێکەوە بریانیان بۆ داناوی کفتیان بۆ داناوی ئەم بابەتانە ئەکرێت لە یەکژەما کۆبکردنەوە یاخۆیت وڵی ئەمە هەستەکەم دوکتۆر ئاوات شتێکە تازە ڕوویاوە لە ناو خەڵکی ئەمە باسی خۆمانەکەوانە بوو ینی خواردنی خۆش ئەو خواردنە بوو کە یەک جۆر بووە و خەڵکەکە هەمووی حەزی لێ بووە شەر نیانی بە متەنەوە عیشتی قورسکەی دەلالەتیەوە بێکە خواردنەکان باشە تەندروستیش نەوەڵە هەندێک لە خواردنەکان جارە زۆر قورسم بوو منەوە کفتەیەک لەگەڵ بریانیەکە لەوە ناچێت بگونجە بێکم